بەڵێ بەدڵنیایەوە تێکە چی حکوومەتی حکم کرد و برێمەری دانا و دوای مەجلس حکم دروست کرد و دوای لەو حاڵەتەدا دەسەڵاتی حکوومەتی مەرگ ئەو دۆخە نەدەبوایە بەو شێوەی لێبێت هەردوو لایەن هەردوو بەرەی کە ئێستا بەرەی جەنگن پەلەیان کرد لە کارەکە پەلەکرا و لە کاردانەوەگەش پەلەکرا. ئەمریکا بەرژەوەندی هەیە لە ناوچەکە. ئەمریکا دژمنی زۆرە و ناحەزی زۆرە بە تایبەت ئەو وڵاتانەی کە ئێستا یان کۆمەڵێک گروپ و ئەحزاب و ملیشیا هەن لەگەڵ ئێرانە ناو خۆیان ناوە محوەر مقاومە ئەمانە باڵی لە لوبنانە تا یەمەن. ئیسرائیل ئێمە گەر بەراورد بکەین وڵاتێکی بچووکە ساحەیەکی ئستراتیژی بە پانوبەرینی نییە. ئەمریکا بە پێویستی ئەزانێ بەرگری لێ بکات. ئەوجا ئەوەیە ئەو ئاڵۆزە و ئەو شێویە و ئەو لەشکرکێشیە هاتوۆتە ناوچەکە. ناوچەکە وەکو بەرمیلێکی لێ هاتووە کە پێویستی بەوەیە فتیلەکەی ئاگر پێوە بنێتی تر ئەتەقێتەوە. ئەو درۆنە ئێستا تەکنەلۆژیە کارێکی وای کردووە مەترسی وەکو مەترسی ئەوەیە تۆ فڕۆکەیەکی ڤانتۆم بەکاربێن یا هەر فڕۆکێکیت. ئەمە سەرڕای ئەوەی فڕۆکەوانەکە پارێزراوە تو بەبێ فڕۆکەوانەی نێری خەرجی هەرزانە جاری وا هەیە پێویست بکات هەر خودی فڕۆکەکە ئەتەقێنەوە بە هەدەفەکەیە بە ئامانجەکەیە. ئەمە شەڕەکەی ئاسان کردووە مناوەرەی ئاسان کردووە کاردانەوەکان کتوپڕە. لە هەمان کاتدا ئێران بۆ بێدەنگە ئێران ئەزانێ ئەگەر بەرەی تر دروست بێت بۆ ئەو شەڕە هێزەکان دەبێت دابەش بن پیلانەکان دەبێت دابەش بن بەسەر چەند بەرەیەکە. ڕەنگە لەو حاڵەتە ئیسرائیل نەتوانێت ئامانجی خۆی بە تەواوی بپێکێ لە غەزە. ئیسرائیل لە ڕووی سەربازیەوە شکۆی شکێنرا دەیانەوێ ئەو شکۆیەی بۆ بگێڕنەوە بەچی بە گەیشتن بەو ئامانجانەی باسی لێوەکەن. مەسەلەنەوان ئەڵێن دەبێ ڕێکخراوی حەماس نەمێنێ یعنی ڕیشەکێش بکری. ئەو جا چۆن پیلان و بەرنامەی خۆیان هەیە لە شەڕە. گەر شەڕەکە بەرین بێتەوە مەسلەی شەڕی ئیسرائیل و غەزە لاواز دەبێت کە لاواز بوو ئامانج ناپێکێ کە ئامانجی نەپێکەوە کەوەیە هیچیان نەکردوێ ئەو خەڵکە لەسەر بەلاش کوژرا بێت ئەوان وا بیرەکەن و فعلەن لە ڕاستیە وایە ئەو کارەی حەماس کردی بە شەو ڕۆژێک ئەنجام نادرێت. من وەکو سەربازێکە و قسەکەم پیلانەکە ڕێک و پێکدانرا بوو پیلانەکە بۆ شکاندنی ئەو بربەستە بوو کە جاران مەسەلەن چەند موشکێکیان ئەنایە ئیسرائیلەوە ئەوش ڕۆژێک دوو ڕۆژ کاردانەوەیەکی هەبوو لە هێزە ئاسمانەکانی بەکارهێنایان نەندێت دەبا بە و تانکی بکە. ئەم جارەیان وەکو ئەوەیە سوزنێ بکەی بە لەشی بەرابەرەکەتە ڕای چڵەکان. ئیسرائیل ئێستا حسابی ئەوە کە شکۆی شکاوە خەڵکی بەدیلگیراوە دەنگۆی ئەوە هەیە غەزەیەکان هەمووی دەرکا بۆ سینا. ئەمە چی دروستەکە لە مەسر؟ ئەمە ئەو دروستەکە لە مەسر کە کەسێک هاتە ناو ماڵە ئیسەت ئێوە لە ماڵەکەی من واجبمە بتان پارێزم لە هەموو شتێک. ئەو کاتە کێشەکە گەورەترە بێتەوە نە ئەوان بێدەنگە بن بەرامبەر ئیسرائیل نە مەسر ئەتوانێت دیفاعیان لێ نەکە یعنی شەڕەکە دەچێتە ناو ماڵی مسرەوە مسر ئەو حسابە دەکات. بۆیە مسریش زۆر بە وریاییەوە تەعامل لەگەڵ شەکان دەکات. وڵاتەکانی تر تۆ یعنی کێیە سعودیە یەک کۆمەڵ مەساڵحی بەرژەوەندی هەیە اقتصادی هەیە لەگەڵ لینا لەگەڵ غەربە. دوایەوە لەوەتی سعودیە دروست کراوە سێبەری
ئەمریکا لەسەرەتی و پاراستویەتی لە هەزاران جۆرە دژمنی ناوخۆ و دەرەوە سعودیە ناتوانێت هیچ بکە لەسەر عێراق مەترسیەکە زۆرە ئەگەر ئەمانە کاردانەوە بکەن بەڕاستی ئەگەر ئەو کۆمەڵە مەلیشیات و ئەحزابەی کە ئێستا بە ناوی مقاومە و بە ناوی حەشدی شعبی و کۆمەڵێ ناویان هەیە ئەمانە ئەگەر هەر کارێکیش بکەن بیانەوێ و نەیانەوێ خەڵک بە تەوجیهی ئێران حسابیەکە گۆڕەپانی شەڕی غەزە ئەوە یەکلا ئەکاتەوە دوو حاڵەت هەیە یەکلابوونەوەی ئەوەی خۆیان ئەیانەوێ من نازانم چییە خاڵی دووەم گەیشتن بە ئاستی ناچاربوون یعنی ئەمریکا گەیشتە ئاستێک ناچار بێ ئەی کات ئەمانیش استغلالی ئەوە ئەکەن ئەمانیش خۆ خەڵکی زیرەکیان هەیە و شارەزایان هەیە ئەزانن ئێستا ئەمریکا بە هەموو ڕووی دیبلۆماسی و عەسکەری و بە هەموو شێوەیەک ئیسرائیلی پاراستووە و سێبەری خستۆتە سەر ئیسرائیل کردنەوەی جەبهەیەکی تر قانجازی غەزەیە بەڵام کاردانەوەکان خراپە بێت بوونیان بۆ بەرژەوەندی خۆیان پێویستە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە بەگشتی پێویستە بەڵام ئەگەر ئەمان بتوانن ئەمریکا دەرکەن و سەفارەکەیان داخەن و ئەبێ قۆڵی لێ هەڵماڵن بۆ شەڕێکی خوێ ناوی ئەوجا پێیان نەکرێ وەڵڵاهی خوا بکە هەرێم نەگرێتەوە ئێمە دەردمان کەم نییە لەلایەکەوە گەمارۆی دارایی دراوین لە عێراقەوە و لەلایەکەوە چواردەورمان بە دوژمن تەنراوە و تووشی شەڕشمان بکەن ئیشێکی باش نییە.